دکتۆرەکان دەوڵەمەندەکان دنیا هەر ئاوا ڕۆژن نابێ بۆتان سوێن بەخوا ڕۆژێک دێت لە ناو خامێکدا وەکو چکرێت لولتان دەکەن بۆیە ئەوانتان لەبیر نەچێت. چاو لە ئیمامی ئەبوبەکر و ئیمام عومەر کرد ڕەزای خوای پەروەردگاریان بێ خزمەتی فەقیرکەن. دێتە لات فەقیرە یارمەتی بدە، دێتە لات فەقیرە ئەڵێ پارەم نییە بۆ عەمەلیات ویژدان و پیاوەتیت کووە، ئەڵێ پارەت نییە بڕۆ خواحافیز خوا نمونەت زۆر نەکا، ڕۆژێک دێت پاجی ئەو خواحافیزی ئەدەی سوێن بەخوا. ڕۆژێک دێت ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات لەسەر فەقیر و هەژار، بەڵام ئەوەی کە فەقیرە نەک ئەوەی مانگی ڕەمەزان فێر بووە، فەقیری ڕاستەقینە یارمەتیان بدەن. ڕۆژێک دێت بە پشتیوانی خوا ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە سەربەرز دەبی. بۆیە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ، دکتۆرەکان دەوڵەمەندەکان دنیا هەر ئاوا ڕۆژن نابێ بۆتان سوێن بەخوا ڕۆژێک دێت لە ناو خامێکدا وەکو چکرێت لولتان دەکەن بۆیە ئەوانتان لەبیر نەچێت. چاو لە ئیمامی ئەبوبەکر و ئیمام عومەر کرد ڕەزای خوای پەروەردگاریان بێ خزمەتی فەقیرکەن. دێتە لات فەقیرە یارمەتی بدە، دێتە لات فەقیرە ئەڵێ پارەم نییە بۆ عەمەلیات ویژدان و پیاوەتیت کووە، ئەڵێ پارەت نییە بڕۆ خواحافیز خوا نمونەت زۆر نەکا، ڕۆژێک دێت پاجی ئەو خواحافیزی ئەدەی سوێن بەخوا. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بیت.